بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی دووەم لاپەڕا 171. پرسیاری 53 زانیار وتی کاتێک دوو کەرتی ژێرە یەکسان کۆ دەکەیەوە سەرجەمی سەرەکانی هەمیشە لە ژێرە بچووکترە. ئایا ئەوە ڕاستە؟ ئەوە ڕاست نییە. بۆ وێنە ئەمن ئەگە کەرتەکەم هەبوو ژێرەی بۆ وێنە 5 بوو، لێرە سەرەی کەرتەکەش 3/5 بوو. کەرتەش کەشم هەبوو ئەویش ژێرەکەی 5 بوو، سەرەی کەرتەکەی بۆ وێنە 4 بوو. لە کاتی کۆکردنەوە ژێرە 5ەکە دەنووسرێتەوە و سەرەی کەرتەکان کۆ دەکرێتەوە 3 کۆ 4 یەکسانە بە 7 و 7 گچکەتر نییە لە 5 سەرەی کەرتەکە گچکەتر نییە لە 5 سەرەی کەرتەکە بچووکتر نییە لە 5 کەواتە ئەو زانیاریە هەڵەیە مەرج نییە. ئێستا بێمە لای پرسیاری 54 هاوکار 94,000 دیناری دا بە نرخی 10 بلیتی شانەوە. نرخی بلیتی گەوران 15,000 دینارە و نرخی بلیتی مناڵان 8,000 دینارە. ئایا هاوکار چەند بلیتی لە هەر جۆرێک کڕیوە؟ لە هەر جۆرێک چەندی کڕیە؟ بە هەردوو جۆر 10 دانەی کڕیە و دەشزانم بلیتی گەوران بە 15,000 و بلیتی منداڵان بە 8,000 و هەموو پارەکەش کردیە 94,000. ئەوە زۆر بە ئاسانی شیکار دەکرێت بەهۆی هاوکێشە، بەڵام ئەمن لێرە هەوڵ دەدەم بەبێ هاوکێشە ئەو پرسیارەی شیکار بکەم. ئەگەر ئەو هێمایم دانا لۆ چەند دانە بلیتی گەوران، ئەو هێمایەشم دانا بلیتی منداڵان، ئەوەی دەزانم کە ژمارەی بلیتی گەوران کۆ ژمارەی بلیتی منداڵان یەکسانە بە 10. ئەوەندەی دەزانم. کەواتە ئەوەم زانی. پاشان ئەو جە بەخۆم هەر ژمارەك بمەوێ کۆی دەکەمەوە ببیتە بە مەرجێک ببیتە 10. بۆ وێنە ڕەنگە لە خۆم بپرسم ئەگەر دوو بلیتی گەورانی کڕی لەگەڵ 8 منداڵان بێگومان دەبیتە 10. واتە دەگەڕێم بە شوێن ئەو ژمارانەی کە سەرجەمیان یەکسانە بە 10. بۆ وێنە 1 و 9 دەکات 10. لە هەمان کات دەبی ئەمن 9 و 1 تاقیکەمەوە، نەک تەنیا 1 و 9. واتە 1 دانە بلیتی گەوران 9 گچکان بزانم دەکات چەند پارەکە، و 9 دانە بلیتی گەوران 1 گچکان دیسان بزانم دەکات چەند منداڵان مەبەستم. کەواتە ئەمن ئەو ژمارانە هەمووی دەبی لەگەر 1 ساخکەمەوە. 2 کۆ 10 3 کۆ 7 4 کۆ 6 و 5 کۆ 5 لە هەمان کات دیسان 8 کۆ 2 ئەوها 8 کۆ 2 7 کۆ 3 6 کۆ 4 و 5 کۆ 5 بێگومان 9 کۆ 1 ئەمن دەبی ساخکەمەوە. گریمان ئەمن یەکەم جار ڕەنگە وا هەست بکەم 5 دانە بلیتی گەورانی کڕیا و 5 دانەش بلیتی منداڵان، ئەو جە دەچم پارەکەی ئەژمێر دەکەم بزانم دەکات چەند. کەواتە ئەمن ئەگەر هینام 5 دانە بلیتی گەوران هەر بلیتەی 15,000 5 جارانی 15 دەکەم. بلیتی منداڵانش ئەویش 5 جاران 8. ئەو جە ئێستا 5 جاران 15 یەکسانە بە چەند؟ ڕەنگە لێرە نووسیبم 5 یەکسانە بە 75.
کۆی دەکەمەوە لەگەڵ 5,008 یەکسانە بە 40 کەواتە ئەو دوو ژمارە کۆ دەکەمەوە پارەکە دەردەچی 115,000 دینار. بەڵام ئەمن دەزانم کە پارەکە ناکا 115,000 دینار کەواتە 5 و 5 هەڵەیە پارەکە دەبی بکاتە 94,000 دینار. کە زانیم هەڵەیە دەچم ژمارەشکە تاقی دەکەمەوە کەواتە ئەوە باش نەبوو 5 و 5 باش نەبوو ئەوە لای دەبم. ئەو جارەی 4 و 6 4 بلیتی گەوران 6 مناڵان 4 جاران 15 60 و 6 جاران 8 48,000 ئەگەر کۆیان کەمەوە 6 و 48 دیسان ناکاتە 94 کەواتە ئەوەش هەڵەیە کەواتە ئەمن دەبی دانیشم 4 و 6م کۆ کردەوە 6 و 4ش کۆکەمەوە واتە 6 جاران 15 و 4 جاران 8 بکەم بزانم دەکاتن. بەڵام چونکە من لێرە زۆر کاتم نییە هەمویان کۆکەمەوە دەزانم کە ئەگەر هاتوو 2 دانە بلیتی گەورانی کڕی و 8 دانە بلیتی مناڵان پارەکە دەکاتە 94,000 چونکە 2 جاران 15 لێرە من ئەوانە لا دەبم ئەو جدەینم 2 جاران 15 2 بلیتی گەوران هەریەکی بە 15,000 یەکسانە بە 30,000 ئەو تەواو. بلیتی منداڵان دەبی چەندی کڕیبی بێگومان دەبی 8 دانەی کڕیبی لە بلیتی منداڵان 8 جاران 8 دەکا 64 ئەو ئێستا ئەمن 64 بینم کۆی بکەمەوە لەگەڵ 30 یەکسانە بە 94 کەواتە ئێستا دەینم 30 کۆ 64,000 یەکسانە بە 94,000 دینار کەواتە ڕاستە. ئێستا زانیم کە 2 دانە 2 بلیتی گەوران و 8 بلیتی منداڵانی کڕیا بلیتی شانۆ بەو جۆرەی زانیم کەواتە تاقیب کردەوە تۆزە پێدا چوونەوە و ئامادەبوون ناوەند و ناوەڕاستە و مۆد و مەودە ببینەوە. یەکەم شت ناوەندەکەی کو ببینمەوە چەند دانا ژمارەم هەیە 1 2 3 4 و 5 هەتا ناوەندی ببینمەوە ژمارەکان کۆ دەکەمەوە سەرجەمەکەی دابەشی 5 دەکەم کە سەرجەمەکەم بەدەست هات ئەمن کۆم کردەوە یەکسان بوو بە 8 دابەشی 5 دەکەم 8 دابەش 5 1 30 دابەش 5 6 ناوەندەکە یەکسانە بە دەرێی لە جێک هەڵک هەیە وابزانم 8 نییە با ئێستا چاچیان کەم 75 و 35 یەکسانە بە 110 ئەوە 110 دەبی یەکسامی بە 180 نەک 8 وابزانم یەکسان بوو بە 180 دابەشی 5 بکەم زانم دەکات چەند 18 دابەش 5 3 جاران 5 15 6 جاران 4 جاران 5 3 جاران 5 15 36 ڕەنگە ئەو ڕاست بی ڕەنگە کرد بیە ناوەندەکە 36 دەرچووبی ڕەنگە کردی بیە 180 بەڵام بە کۆیان کەمەوە 75 و 35 گۆتمان دەکات 110 45ش کۆی بکەمەوە لەگەڵ 5 5 155 83 بینم 8 3 زۆر دەکا 8 3 2 238 کۆی بکەمەوە لەگەڵ 29
هەشت و نۆ حەڤدا دوو سێ پێنج یەکی شەش 267 267 دابەشی پێنجی بکەم 267 دابەش پێنج پێنجاران پێنج 25 حەڤدە دابەش پێنج دوو جاران پێنج دا سێ جاران پێنج 53 و تۆزە چیش دەمینێتەوە سێ جاران پێنج دووش دەمینێتەوە کەواتە ژمارەکە کردیە 53 و 2 لە 5 بەڵام با بە بژمێریش بکەم بزانم ڕاستە یان نا 75 29 83 75 29 83 بزانم چما پاشی هەنجی 45 و 35 45 و 35 267 دابەش پێنج کردیە 53 فاریزە چوار 53 فاریزە چار کەواتە ڕاست بوو 53 فاریزە چار ڕاست بوو ئێستا ئەوە ناوەندەکە تەواو بوو ژمارەکان کۆ دەکەمەوە دابەشی پێنجی دەکەم ئێستا دێمە لای ناوەڕاستە هەتا ناوەڕاستە ببینمەوە ژمارەکانم لە گچکەوە لۆ گەورە ڕیز دەکەم پێشی هەمویان 29 لەوی گەورەتر 35 گەورەتر لە 35 45 ئەو جا 75 پاشان 83 لە کاتی دیتنەوەی ناوەڕاستە ژمارەك لە ڕاست ژمارەك لە چەپ ژمارەك لە ڕاست ژمارەك لە چەپ ناوەڕاستە یەکسانە بە 45 ئەو ژمارەی لە ناوەڕاست دەمینێتەوە ئەگەر دوو ژمارە مایەوە لە ناوەڕاستە هەردوو ژمارەکان کۆ دەکەمەوە سەرجەمەکەی دابەشی دووی دەکەم دەکاتە ناوەڕاستە مۆد لێرە مۆد نییە مۆد واتە ئەو ژمارەی کە زیاتر دەردەکەوی لە ژمارەکانی دی دووبارە و سێبارە دەبیتەوە لێرە هەمویان تەنیا یەک جار هەناکەواتە مۆد نییە مەودا واتە جیاوازی لە مابەینی گەورەترین ژمارە و گچکەترین ژمارە 83 29 لێ دەردەکەم 13 کەم 9 یەکسانە بە 4 7 کەم 2 یەکسانە بە 5 کەواتە مەودا یەکسانە بە 54 ئەوە تەواو بە هەمان شێوە خوێندکاری ژیر دەتوانێت ئەو پرسیارەش شیکارکەی ناوەند و ناوەڕاستە و مۆد و مەودا پرسیاری 57 نەوزاد 32 کتێبی هەیە دەتوانی لە هەر ڕەفەیەکی کتێبخانەکەی تەنیا 5 کتێب دانێ ئایا پێویستی بە چەند ڕەفە هەیە 32 کتێبی هەیە و لە هەر ڕەفەی دەتوانی 5 کتێب دانێ زیاتر نا تەنیا 5 کەوا بوو ئەمن ڕەفەکانی دروست دەکەم ئەوە یەک ڕەفە بۆ وێنە 5 کتێبی لێدادەنێم ئەوە یەک کتێب ئەوە دوو کتێب ئەوە سێ کتێب ئەوە 4 کتێب ئەوە 5 کتێب لەو ڕەفەیە ڕەفەیەکی دیکە دیسان یەک کتێب دوو سێ 4 و 5 ئەو ڕەفەیە لێرە دیسان یەک دوو سێ 4 و 5 ئەوە سێ ڕەفە ڕەفەشکە یەک دوو سێ 4 و 5 ئەو ڕەفەیە لێرە
یەک کتێب، دوو کتێب، سێ کتێب، چوار کتێب و پێنج کتێب. ئەوە بۆ چەند؟ 5 10 15 20 25. ڕەفەشکەشم پێویستە، ئەوە یەک کتێب، ئەوە دوو، سێ، چوار، پێنج. ئەوە بووە 30 کتێب. ئێستا 5 10 15 20 25 30 کتێب. ئێستا 32 دوو کتێبم مایە، ناچارم ڕەفەشکەش بینم، هەرچەندە تەنیا دوو کتێبم مایە، بەڵام هەردەبی ڕەفەشکەشم پێویست بیلۆ ئەو دوو کتێبەی کە جێیان نەبووە لە ڕەفەکانی دیکە. کاتە چەند ڕەفە ئێستا؟ 1 2 3 4 5 6 1 2 3 4 5 6 6 دانە ڕەفەی پێویست بوو لۆ 32 کتێب. ئەگەر بمەوێ بە بیرکاری و بە ئەژمێرکردن چاکەم، 32 دەینم، دابەشی 5 دەکەم، یەکسانە بە 6 6 جاران 5 30. بزانم ئەمن ڕەفەکانە بە هەڵە دانایان نا. 5 10 15 20 25 30. ئەو دووەش لێرە 30 دابەش 5 6 ڕەفە 6 جاران 5 30. دووش دەمێنێتەوە کە وەکو ئەوەی وایە من 7 ڕەفەم پێویست بی، 7 ڕەفەم پێویستە نەک 6. ببوورە 7 دانەم پێویستە نەک 6 دانە. 1 2 3 4 5 6 7 دانە، چونکە لێرە لە کاتی ئەگەر 30 با 6 دانەم پێویست بوو، بەڵام چونکە دوو کتێبیش دەمێنێتەوە کەواتە 7 ڕەفەمان پێویستە نەک 6. ببوورن 7 دانە. ئێستا پرسیاری 58 بەهای 8 توان 4 چەندە؟ ئەمن هیچ نەبی دەزانم بەهای 8 توان 2 چەندە، دەکا 64. 8 توان 4 واتە 64 جاران 64. هەر نەبی دەزانم 4 جاران 4 یەکسانە بە 16، واتە خانەی یەکەمی ژمارەکە دەبی ژمارە 6 بی. کاتە هەڵە هەڵە هەڵە، ئەوە ڕاستە. ئەگەر نەشزانم لێکدانەکەی بکەم، هەر دەبی بزانم وەڵامە ڕاستەکەی هەڵبژێرم، ئەگەر نا بێگومان دەبوایە لێکدانەکەی بکەم 64 جاران 64. هەر شێوازێک کۆپی و تەواو بکە 59. 6000 دابەش 4 6 دابەش 4 یەکسانە بە یەکی تەواو، دەمینێتەوە لە شەشەکەی 2. 20 دابەش 4 دەکا 5. ئەوجا ئەو دوو سفرەش دەبی لێرە بنووسمەوە 1500. ئەو جارێ 600 دابەش 4 کاتە 150. سفرەکی کەمترە. 60 دابەش 4 کاتە 15، دیسان سفرەکی کەمترە. 6 دابەش 4 دەبی بکاتە 1 فاریزە 5. هەر بەدە کەمتر دەبیتەوە. وەکو دەبینێن 1 و 5 15 10 جار گەورەترە لە 1 و 5، 150 بە 10 جار گەورەترە لە 15 و 1500یش بە 10 جار گەورەترە لە 150. لێرەش 18 دابەش 3 6 سێ سفرەکان دێنە خوارێ. ئەو جارەی سفرە کەمترە لێرە واتە 600، دیسان سفرە کەمترە واتە 60، دیسان سفرە کەمترە واتە 6. پرسیاری 61 کام ژمارە 10,000 زیاترە لەو ژمارەی؟ ئەمن 10,000ەکەی دەینم، لێرە دەینووسم
1 0 2 0 3 0 4 0 یەکەکەش لێرە ئەوجە کۆیان دەکەمەوە 0 5 4 2 9 1 10 7 2 کامە ڕاستە؟ ئەوە ڕاستە. 2,702,450 دەبی خانەکان لەگەڵ یەک کۆکەمەوە هەرگیز نابی 10,000 لێرە بووس ئەوە زۆر هەڵەیە کاتە ئەوە ڕاستە. گۆشەی ڕووناکبیران کۆمەڵە شاخێک بەرز و گەردنکەش ئەسمانی شینی گرتۆتە باوەش سەرجەم یان جیاوازی بە سادەترین شێوە بنووسە پاشان پیتی شیاو بۆ هەر وەڵامێک لە خوارەوە بنووسە بۆ ئەوەی شیکاری مەتەڵەکە بکەی. لێرە ئەگەر کۆکەمەوە 1/4 کۆ 3/8 ژێرەکەیان ڕێک دێخم ئەو ژێرەی دەکەمە 8 واتە جارانی 2 دەکەم کەرتەکە دەکاتە 2/8 کۆ 3/8 یەکسانە بە 5/8 پیتی ف 5/8. پرسیاری 2 پیتی ه چەندە؟ بە خێرایی کۆیان بکەمەوە ئێرە دەکەمە 10 4/10 چونکە جارانی 2 دەکەم 4/10 و 4/10 دەبیتە 8/10 سادەترین شێوەی 8/10 4/5 پیتی ه یەکسانە بە 4/5. پیتی گ یەکسانە بە چەند؟ بیست و چار ژێرەی باشە لۆ 6 و 8 کەواتە 8 جارانی 3 دەکەم هەتا ببیتە 24 6ش لێک دەدەم لەگەڵ 4 هەتا ببیتە 24 24 9 24 کەواتە لێدەرکردنی 20 لە 9 دەکاتە 11 لە 24 11 لە 24 ئەوە پیتی گ یەکسان بوو بە 11 لە 24. ئەوە پیتی ئە 5/8 ئەو 5/8 ئێستا کەواتە ئێرە 5/8 دەبی ئێرە بکاتە پیتی ف لێرە پیتی ف پاشان 4/5 لە چێ هەیە 4/5 ئەوە پیتی 4/5 پیتی ه ئێرە هەئە چکە 4/5 پیتی ه پاشان کەواتە ئێستا زانیم کام چیا بەرزترە ئاسان بوو پێویست ناکە من دانیشم پرسیارەکان شیکار کەم چونکە زۆرم لەو پرسیارانە شیکار کردیە زانیم ئێستا کامە چیایە ئێرانە ئەو چیایە سەفین چونکە پیتی س لێرە پیتی ئە پیتی ف پیتی ئی و پیتی ن سەفین ئەوە چیای سەفین کەواتە س یەکسانە بە 1/5 ئێرە دەبی لە کاتی لێکدان لە کاتی لێدەرکردن یەکسان بی بە 1/5 پیتی س پیتی ئە یەکسانە بە 1/15 کەواتە ئێرە لە کاتی لێدەرکردن دەبی بکاتە 1/15 ساغی کە ئەو بزانەوەیانە پیتی ئی دەکاتە 5/12 ئێرە دەبی بکاتە 5/12 بەخۆی دەبا بە پێچەوانە بە ئەمن پیتەکان چاکەم ئەوجە بچم چیایەکەی ببینمەوە بەڵام زۆر ئاسان بوو تەنیا پیتی ف ئەو های کرد کە بزانم ئەو چیایە ناوی سەفینە ئەو چیاش پیتی ه 100% هەڵگوردە چیای هەڵگورد لێرە ئەوە پیتی گ و ئێرەش پیتی د هەڵگورد لێرەش پیتی د
کەواتە تەواو بوو سەفین هەڵگورت. ئەوجا پاشان تەمەشاکە بزانە پیتی 8:9 بزانە ئێرە دەکاتە 8:9 یان ناکاتە 8:9. پیتی 7/8 کەواتە پرسیاری 12 دەبی بکاتە 7/8 و پیتی دەبی بکاتە 7/12 7/12 چونکە لێرە ئەوتە نووسرایە وەڵامەکان. پیتی و 2/5 ئێرە پرسیاری 6 دەبی بکاتە 2/5. پاشان چمایە پیتی جمان نییەوە بە خۆمان پێویست ناکە چاکەم چونکە پێویستم پێ نییە لە مەتەڵەکەی. پیتی ئێڵ دەبی بکاتە یەکسانبی بە 11/12 کاتە 11/12. ئایاوەیە یانوە نییە؟ ئەو پیتانەشم پێویست نەبوو. پیتی شئیشم پێویست نەبوو. ئەگەر یەکێک بێوێ کەرتەکان چاکە دەتوانی. دەمەوێت دیسان بەبیر خوێندکاران بینمەوە کە لە گوگل ماڵپەڕێک هەیە دەتوانی کەرتەکانت ساغ بکەیەوە بزانی ڕاستت کردەیان نا. ئەگەر بچمە ماڵپەڕی گوگل لێرە بنووسم بۆ وێنە بنووسم کالکولیتەرەوە هەتا ماڵپەڕەکەی لەوانەی ڕابردوو ماڵپەڕەکەم نیشاندایە بەڵام دیسان کێشە نییە. ئەو جە کالکولیتەر .net ئەوە باشە. دێمە ئێرە ئەو ماڵپەڕە وەچی دەبینین ئەوها کالکولیتەر .net. ئەو دەچم لێرە دەگەڕێم لێرە ئێرە کلیک لەسەر دەکەم هەتا بچمە ئەو جێی کە کەرتەکانم لۆ ئەژمێر دەکا فراکشنز. ئەو جە دێمە ئێرە کەرتەکانی خۆم دەنووسم بۆ وێنە لێرە چم هەبوو ئەگەر تەمەشاکەم بزانم ڕاستەیان نا. بۆ وێنە 4/6 4/6 ئەوها دەنووسم 4/6 لێرە کۆ لێرە کۆیە ئەگەر کەمم بووە کەمیش دەتوانم لێکدانیش هەیە بەڵام من جارێ تەنیا کۆم پێویستە. 4/6 کۆ 6/4 بووە بزانم. ئەو جە کلیک لەسەر ئەو دوگمە کەسکەی دەکەم دەردەچی ژمارەکە دەکاتە یانەوە ڕاست نەبوو 6/4 نەبوو دیارە 1/4 ببورن 1/4 بوو. بگەڕێمەوە بزانم دەتوانم 4/6 کۆ 1/4 زانی دەکات چەند؟ یەکسانە بە 11/12. بێگومان وەڵامەکە ئەوها دەردەچی 22/24 بەڵام کۆڵکەی هاوبەش هەیە کە 2 کەواتە سەرە و ژێرە دابەشی 2 دەکرێت ژمارەکە دەبیتە 11/12. بەو جۆرەی دەتوانێت کەرتەکانت ساغ بکەیەوە. لێرە دێمە کۆتایی لاپەڕە 171 کە لاپەڕێکی زۆر باش بوو بە تایبەتی گۆشەی ڕووناک بیران زۆر باشە. لێرە زانیاری زۆر هەیە لەسەر کەرتەکان و لە هەمان کات لەسەر جۆگرافی لەسەر چیایەکانی کوردستان. لێرە تەنیا ناوی 2 چیایی نووسرا بوو. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیە چی نوێ هەر بشی.